بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی تازەی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان وەڵامی چەند پرسیارێکە تایبەتن بە قورئانی پڕبەرەکەت و بەخششەوە. پرسیاری یەکەم ئەم بەڕێزەمان نووسیوێتی: مامۆستا پرسیارێکم هەیە، من کوڕێکم هەیە تەمەنی 8 ساڵە، زمانی تەواو نییە، ئەڵێت جنۆکە لە ماڵەکەدایە، ئەڵێت جنۆکە لە ماڵەکەماندایە، ئەترسێت، شەو خەوی لێ ناکەوێت لە ترسا، کە لە ماڵەکەشماندا قورئان لە جیاتی دانەیەک 3 دانەی تێدایە، بە یوتیوب هەموو شەوێک قورئان دادەگیرسێنم تا خەوی لێ دەکەوێت و خەبەری دەبێتەوە. پرسیارەکەی من ئەوەیە: ئایا گوناهبار نابم شەو تا بەیانی قورئانەکە ئیشکات و ئێمە خەوت بین؟ لە وەڵامی ئەو بەڕێزەدا دەڵێم ئەم گرفتە هەری ئەم ماڵە بەڕێزە نییە، زۆر کەسی تریش ئەم پرسیارەی هەیە و ئەم پرسیارە لە ناخیایەتی. بەڕێزان، منداڵێکی تەمەن 8 ساڵ دڵنیا بن دووشت نازانێ، نەدەزانێت ترس چییە، نەئەزانێت جنۆکە چییە، بەڵام ئەوەندە لە لای باسی ئەم دووشتانە کراوە جنۆکە بە شتێکی زۆر سامناک، زۆر مەترسیدار، زۆر زیان بەخش، هەتا ئەوەی کە باس کراوە جنۆکە یعنی شێتکردنی مرۆڤەکانی بەرامبەر، دەست لێوەشاندنیان. مرۆڤێک کە تەمەنی 8 ساڵە، منداڵێکی تەمەن 8 ساڵ ئەمانە نازانێت لە چێوە فێر دەبێ. یەکەم جار لە دایک و باوکەوە، جاری وایە تۆ لە ماڵەکەی خۆتەوە دانیشتۆی دایک و باوەک مەجلیسێک گەرم کراوە باسی جنۆکە دەکرێت. جا کوردەواری ئێمە حیکایەتی وا دەژێڕدرێتەوە لەسەر جنۆکە و جنۆکەم فڵان کەسیان فڕاند و خۆی شل لە حەمامە و دەستیان لێوەشاند و بەڕووتی دەرپەڕی لە حەمامەکە و زۆر شت دایک و باوەک بە بێ ئەوەی مراعات و چاودێری ئەوە بکە منداڵێکی تەمەن 8 ساڵ 7 ساڵ 9 ساڵ لەوێ دانیشتووە، جوان جوان گوێی گرتووە، چاوی زەق بووە، دڵی تەپەتەپ دەکات لە ترسانە، دەیە هاوێنە لە چرکەیەکە بە مێشکیا دێ ئەبێت جنۆکە چۆن بێ، ئەبێت چۆن ئەم مرۆڤەی لە ناورد بێ، چۆن شێتی کرد بێ. ئەمە دایک و باوک. یان جاری وایە دایک و باوک لە ماڵەوە باسی ئەم شتانەیان نەکردووە. مناڵەکان لە مەکتەب، مناڵێک لە باوک و دایکی و لە کەسوکاریەوە بیستوێتی بۆ مناڵەکانی تری دەیجێڕێتەوە، ئاگادار بە شەو نەچیتە دەرەوە، جنۆکە هەیە، جنۆکە لە تەوالێتە هەیە، وریانەبی ئاوا، بۆی باز دەکە ئەم مناڵە لە هاوڕێکانی قوتابخانەیەوە ترسێکی گەورە لە جنۆکە دەچێتە لەشیەوە، دەچێتە ناو دڵ و دەرونیەوە. ئەمجا بە تایبەتی لە شەوانە جنۆکە و تاریکی ئەوم بەڕێزێتەوە شەو خەوی لێ ناکەوێت، لە ڕۆژە عیبی نییە. یعنی جنۆکە و تاریکی بوونە دوو ڕووی یەک دراو، لەگەڵ یەکا باز دەکرێن. یاخود ئەم مناڵە لە منداڵانی کۆڵانەوە کە لەگەڵ یانە یاری کردۆ باسی جنۆکە و ترسەکانی کراوە، یاخود لە خزم و کەسوکار و میوانەوە. بەڕێزان، ئەم بابەتانە زوڵمێک و ستەمێکە لە منداڵ دەکرێت. مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە، نازانێت ترس چییە، مرۆکایینێکی پاکە، بەڵام کەوەندە باسی ترس دەکرێت بە تایبەتی لەگەڵ ئەو شتانەدا کە بە چاو نابیندرێن. جنۆکە جن حەقیقەتە، ڕاستیە، سوورەتێکی پیرۆزی قورئانی پڕبەرەکەت و بەخشش بە ناوی سوورەتی جنەوەیە. بەڵام دەکرێت باوک و دایک باسی جنۆکە بۆ منداڵەکەی بکە. ئێستا من پێشنیار دەکەم ئەم بەڕێزانە، ئەم باوکە، ئەم دایکە باسی ئەوە بکەن بڵێ کوڕی شیرینم، نەڵی جنۆکە نییە، چونکە دواتر ڕۆژگارێک هەر دەردەکەوێت کە جنۆکەش هەیە و قورئانی پیرۆز و پڕبەرەکەت و بەخشش باسی کردووە، تۆ ئینکاری سوورەتێکی قورئان مەخلووقێکی خوای پەروەردگار بکەی ناکرێت. بۆی باس بکەن بڵێ مناڵە شیرینەکەم، گوڵە جوانەکەم، جنۆکەش مەخلووقێکی خوان، چاوی ئێمە نان بینێ و ئەوانیش هیچ پەیوەندێکیان بە ئێمەوە نییە و ئازارمان پێ ناگەێنن، ئەوانش جیهانێکی سەربەخۆن. بڵێ دواتر لە قوتابخانەدا دەیبینی و دەیخوێنی چۆن بەکتریا هەیە، ڤایرۆس هەیە، شتە نەدینراوەکان هەن، تەنانەت باسیەوەی بۆ بکەی ئەو تا لە مۆبایلەکە دەنگێک دێ لەو سەری دنیا بۆ ئەم سەری دنیا دێتە مۆبایلەکەی تۆ چاول لە هیچ شتێک هەیە
ئەڵێ نەخێر هیچم چاو لێ نییە دەی ئەو دەنگە دێ ئەو شەپۆلانە دێن خۆبوونیشیان هەیە ئەو کارەبایە کە تێدەپەڕێ ئەم کۆنتترۆڵەکە و تەلەڤیزۆنەی پێدا دەگەیسێنی هێزێک دەڕوە هیچیش دەبینی نەخێت دەی جنۆکەش مەخلوقێکی ئاوایە ئەوانە بۆیان باسکەی ژینگە پارێزن لە هەر شوێنێک ژینگە پیس بێ پاچی دەکەنەوە وای شیرین کە لەلایەن نەخێر جنۆکەکان خزمەت گوزاری مرۆڤن جنۆکە ئیماندارەکان هەمان ئاینی ئێمەیان هەیە پەروەردگار دەپەرستن ئەوانیش بۆ خۆیان جیهانێکی تایبەتن بەڵام ئازار بە ئێمە ناگەیەنن ئەوانە دوژمنی ئێمەنین بەم شێوەیە لە لای ئاسایی کەیتەوە ئەگە خۆن نەتوانی ئەم قەناعەتەی بۆ لا دروستکەی من پێشنیار دەکەم بە بەڕێزت بیبە بۆ لای دەروون ناسێک کاکەمەی بە بۆ لای مامۆستایەکی ئاینی هەل لە ئێستاوە ئەو خواناسە با بڵین ئەو خواناسە لە بەرجی پیاوی ئاینیدا بەداخەوە دەکەوێتە شەلاق لێدان و بە تەختە لە بنی پێی دەدا و ئەڵە ئەم مناڵە جنۆکە چۆتە لە شێوە جاوەرە ئەگەر ئامە شێت نەبێت دیارە پاڵەوانی دوڕۆژی لێ دەردەچێت بەڵکو بە پێچەوانەوە بی بە لای دەروون ناسێک لای پسپۆڕێکی بواری دەرونی کە بە زمانێکی زانستی ئەم منداڵە قەناعەت پێ بکە کە جنۆکە بەڵێ بوونی هەیە بەڵام ئەوە نییە کە تۆ لی ترساوی ئەوە نییە کە بۆ تۆ باسکراوە ئەوە نییە کە شەو تاریکدا هات و تۆ لە ماڵەکەی خۆتا جنی تێدا بێ نەخێر لە ماڵی ئێمەدا جنۆکە نییە و پاشان ئەو ڕێگا هەڵەیە کە جەنابەت بەکارت هێناوە قورئانی پڕبەرەکەت و بەخشش کاتێک کە تۆ لە ماڵەوە هەر لێدانی قورئانەکە لەبەر چاوی ئەو منداڵە کە بە حسابی خۆی دەڵێ ڕۆڵە جانەوە تا لە زیادی قورئانێک سێ قورئان لە ماڵەکەماندایە ئەوە تا بەردەوام قورئانەکە لێ دەدرێت لە هەر شوێنە قورئان هەبێت جنۆکە ناوێرە بوونی هەبێ کەواتە تۆ لە ڕێی قورئانەکەەوە سەلماندت ئەو جنۆکانە لە جوولەکەکان مجریمترن لە زایۆنیەکان مجریمترن یعنی واد لێ کرد بەڵێ جنۆکە سامناکە ترسناکە ئەوە تا ئێمە سێ قورئانمان لە ماڵەوە داناوە بۆ ئەوی جنۆکە نایاتە ماڵمانەوە بۆ خۆت ئەڵێ کوڕی شیرینم ئەوە تا من بەردەوام بە یوتیوبەکە قورئان لێ دەدەم بۆ ئەوەی جنۆکە نەوێرێن بێتە ماڵەکەمانەوە کەواتە تۆ لە ڕێی ئەم عیبادەتەوە کە قورئان لێدانە و گوێگرتن لە قورئانە زەرەرێکی گەورەت لە مناڵەکەتدا بە کردار بۆت سەلمان کە جنۆکەی سامدار ترسناک دەستوەشێن شێتکەر هەیە و ئێستا ماڵەکەی ئێمە لێ نییە چونکە قورئانەکەی تێدایە ئەمجا ئەوە تا بەیانی ناوێری بیکوژێنەوە چونکە کە خەبەری بۆ دەنجی قورئانەکە نەبێ بە حسابی خۆی دەترسێ هەر لێدانی ئەو قورئانە بەو شێوەیە و دانانی سێ قورئان لە ماڵەکەدا بە ناوی ئەوەی کە جن نایاتە ماڵەکەوە ئەو بەڕاستی تۆ زوڵمت لە منداڵەکەت کرد بەڕێزم بەڕاستی دینداری و خواناسی ئەگەر بە دروستی وەری نەگری واللهی زیانی زیاتر دەبێت لە سوودی بۆیە تکال لێ دەکەم ئەم قورئانە لە مۆدووە بکوژێنەوە بەڵکو عەرزم کردی قەناعەت بە منداڵەکەت بکات کە جنۆکەکان دروستکراوی خوان لە سوورەتێکی قورئانە خوای پەروەردگار باسی کردوون وەکو ئێمەی مرۆڤ جیهانی خۆیان هەیە بەڵام پەیوەست نین بە ژیانی ئێمەوە جنۆکەکانیش عیبادەتی خوا دەکەن جنۆکەکان لە خزمەتی مرۆڤان مرۆڤ لە هەموو شتێک گەورەترە ئەگە خۆن نتوانی ئەم قەناعەتەی بۆ دروستکەی بی بە لای دکتۆرێکی دەروون ناس پسپۆڕێکی دەرونی کە قەناعەتی پێ بکە بەڵام هەل لە ئێستاوە بە جەنابەت بە خۆم بە هەموو بینەرانی بەڕێز دەڵێم بەڕێزان قورئان ئەگە خوێندت ئەگەر گوێت لێگرت معنای ئەوە نییە لە کاتی خەوتنی شادەبێ ئەو قورئانە هەل لێ بدرێ نەخێ قورئان لە کاتی خوێندناک هەستت کرد نیو جوزت خوێندووە جوزئی قورئانت خوێندووە هەست بە ماندووبوون دەکەی تۆش مرۆڤی یەکسەر لەم شوێنەدا دایخە ها قورئانەکان کراوە بە چوار بەشەوە جوزئێکی کراوە بە چوار بەشەوە بەشێکی بخوێنە بەشێکی تر بخوێنە نیو جوزە بخوێنە سێیەکی جوزئێک بخوێنە یەک جوزە بخوێنە قورئان کراوەتە سی جوز ئەوە کە ماندوو بۆی گوێی لێ مەگرە تەواو لەم شوێنەدا گوناه هەنێ بیکوژێنەوە ئەمجا هەڵەیەکی گەورەیە تۆ خەوتوی و قورئانیش دەکە قورئان هەمووی بەرەکەتە بەڵام بۆیە نەهاتووە لە کاتی خەوا ئێمە تەلەڤیزۆنەکەمان هەر دابگیرسێ مۆبایلەکەمان هەر ئیش بکە تکاتان لێ دەکەم لە کاتی خەوا با خۆتان و منداڵەکانتان ئاسوودە بن دوو شت با لە کاتی خەوا نەبێت تکایە ئەمە بابەتێکی زۆر زۆر زانستی و ئاینیە لە کاتی نووستنە با کەمترین ڕووناکی هەبێ گوڵۆپەکانتان هەمووی بکوژێننەوە مەگەر لە شوێنێکی دیاریکراودا لە دوور لە ژوورەکەت کە بە حاڵ ڕووناکیەک بێ یەکجار ئەنگوستە چاو نەبێ یەک تۆز ڕووناکی هەبێ یەک کەمترین ڕووناکی هەبێ لە کاتی خەوتنە تۆ
ئەو هۆرمۆنانەی کە پەیوەستن بە پشودانی جەستەوە زیاتر لە لەشتا دەڕژێن حتا شوێنەکەت ڕووناک بێ هەموو سیستمی بەرگری لەش تێک دەچێت ئەوانەی لە زیندانەکانی ستەمکاراندان یەکێک لە تەعزیبەکان و سزاکان ئەوەیە بەردەوام گڵۆپیان لەسەر سەرە شەو و ڕۆژ ئەو بلاجکتۆرە ناکوژێننەوە بۆەوەی بەس بۆ ڕووناکیە بیان کوژن هەموو سیستمی بەرگری لەشیان تێکچێت لە کاتی خەوتنە مسلمانی بەڕێز تکایە با ڕووناکی لە شوێنەکەدا نەبێت دووەمیان با هیچ دەنگێک نەبێت بە دەنگی قورئانی پڕ بەرەکەت و میهرەبان و ئازادی بەخش هێمنی بەخشیشەوە قورئان هەمووی بەرەکەتە هەمووی هێمنی بەخشە هەمووی ئارام بەخشە بەڵام کاکە کە تۆ خەوتی با قورئانەکەش بکوژێنیەوە پێش ئەوەی بخەوی قورئانەکە بکوژێنەوە لە تەلەڤیزۆن بێ یان لە مۆبایلەکەتەوە بێ بە هیچ دەنگێکی تر نەیە زۆر کەس هەڵەی ئەوەی کردووە مناڵ لە بێشکایە مناڵ لە جوالانەیە مناڵ هێستا چەند مانگانێکە بە حساب بۆ ئەوەی دیندار دەرچێت بەردەوام ئەم قورئانە لە کاتێکا مناڵەکەش خۆتۆ قورئان بە مۆبایلەکە دایکەکە لێ دەدا ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەم مناڵە پێویستە لە کاتی خەوتنە مناڵیش و گەورەش لە کاتی خەوتنە هیچ جۆرە دەنگێک نایە بۆی خەوێکی ئارامت هەبێ بۆی هۆرمۆناتەکانی ناو لە شت لە کاتی بێدەنگیدا لە کاتی نەبوونی ڕووناکی لە شەودا لە کاتی خەوتنە کاری خۆیان بکەن ئەو هۆرمۆناتانە بڕژێنە ناو خوێنتەوە و ئاسوودەی و ئارامی پێ ببەخشن بۆیە تکایە ئەم بەڕێزە لەم دەقەیەوە کە جێل لە وەڵامەکەی خۆتە لە کەناڵی دیمان لە پرۆگرامی خۆشەویستیەوە لەم شەوەوە نەخێر قورئانەکە جارە هەر لێمەدە بە ناوی ئەوەی جنۆکە لە ماڵەکەیان ناهێڵێ و بە ناوی ئەوە کە مناڵەکەت نەترسێت چونکە خۆت عەرزم کردی و دووبارەی دەکەمەوە هەر بە لێدانی ئەو قورئانە سلماندت بە کوڕە 8 ساڵە بێگوناها دڵپاکەکەت کە بەڵێ ڕۆڵی گیان جنۆکەی سامناک هەیە و ئێستا ترس هەیە لە ماڵەکەدا بێ بەڵام مەترسە من بە لێدانی ئەم قورئانە و بەدەنگی ئەم قورئانە کردومەتە دەرەوە تکایە با ئاگادار بین با هۆشیار بین با ئیسلام وەکو خۆی حاڵی بین سەردانی دکتۆرێکی دەروناسیشی پێ بکە یان خۆت قەناعەتی پێ بکە بۆ شێوەیە کە عەرزم کردی ومێدەوارم کە منداڵەکەت بەختەوەر بێ ولو ترسو بیمە ڕزگاری بێ و هەمومان منداڵەکانمان پارێزین لە باسکردنی شتی سامناک میلەتی ئێمە بەداخەوە میلەتێکین ژیانمان زۆربەی لە مەئساتا بەسەر بردووە تکایە ئەمنەوەی کە ئێستا پێدەگا یا ڕەبی خۆی پەروەردگار ڕەحمیان پێ بکە بیان پارێزێ ئەوەی بەسەر مەمانان هاتووە بەسەر منداڵەکانمان نەوەکانمان نەوەی نەوەکانمان نەیە ئەم کوردستانە جارێکی تر دەنگی تەقە و زاڵمان و دەنگی ستەمکارانی تێدا نەبیسرێتەوە لەناو خۆشماندا تەبابین ڕەحم بە حاڵی یەکتر بکەین ئەوەندەی کە مەئسات دەجێڕدرێتەوە لەبەر چاوی مناڵێکە لە شەوێکی ئەنگوستە چاوە باوکو دایک حکایەتی قەدیمی خۆی ڕۆیشتم بۆ شوێنێکا و چاوم بە شتێک کەوت و فڵان شوێن کانیەک خێوی لێبوو بیستراوە فڵان کەس عیبی نەبوو لە فڵان کانی و ئاوا خۆی شت دواتر بە بێ جلوبەرگ ڕای کردە دەرەوە و لەو ساتەوە شێت بوو جنۆکە دەستی لێوەشاندووە ئاوی فڵان کانیە جنۆکەی تێدایە ئیتر ئەمانە ئەم مناڵە پەڕەسپیە هەموو ژیانی دەبێتە تەرز بە تایبەتی عەرزم کردن ئێستا وای لێ هاتووە جنۆکە و شەیطان و تاریکی شەو بۆتە دوانەیەکی لێکدانە بڕاو بۆتە دوور و یەک دراو بۆیە لە شەوا بە تایبەتی منداڵەکان دەترسێن منداڵ بە هیچ شێوەیەک مەترسێنە بڵێ هەر کاتێکە ڕۆیشتێ دەرەوە وتت بسم الله الرحمن الرحیم خوای پەروەردگاری جیهانیان ئاگای دێتە بە مناڵەکانمان بڵێین باشە کاتێک کەت باوکت دەستی بەدەستەوەیە کاتێک دایکت دەستی بەدەستەوەیە تۆ لە هیچ دەترسەی ئەڵێن نەخێر دەیخوای گەورەیە کە منیش و تۆش دەپارێزێ تۆ بەردەوام پەروەردگار دەتپارێزێ تۆ فریشتەکانی خوای پەروەردگارن لەگەڵن حرس و حیمایەتن تەنانەت هەر باسی ئەوەی بۆ مەکە کە ترسێک بوونی هەیە مناڵ ناترسێ مناڵ ناترسێ ئەوە ئێمەین دەیترسێنین ئەوە ئێمە هەر لە بڤەوە هەر لە نەکەیەوە هەر نەڕۆی بەم شتانە ئەم مناڵە پاکە بێگەردە بێگوناها بەداخەوە تووشی ترس دەکەین ومێدەوارم کە ئینشاءڵڵا ئاگامان لە خۆمان بێ ئیسلام قورئان ڕەحمەتە پڕبەرەکەتە ئەگە بتەوێت لێی بەهرەمەند بی دەبێت بە دروستی لێی بەهرەمەند بی بە سەقەتی بەکاری نێنی پرسیاری دووەممان پرسیاری خوشکێکی بەڕێزە لە پرسیارێک هەیە لە مامۆستای بەڕێز مامۆستا فاتیح ئایا لە کاتی سوڕی مانگانەدا ئافرەت دەتوانێت قورئانی پیرۆز بخوێنێ مامۆستا گیان لەوانەیە ئەو پرسیارە زۆر کرابێ بەڵام دوو ڕای جیاوازم گوێ لێ بووە هەندێک دەڵێن دروستە هەندێک دەڵێن دروست نییە هیوادارم ڕوونی بکەیەوە زۆر سپاس خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە و سەربەرزی دنیا و قیامەت بن
سپاس خوشکە باشەکەم یا ڕەبی جەنابیشت و تێکڕای موسڵمانان لە خوشکان و برایان سەرفرازی دنیا و قیامەت بینە هەموومان. خوشکی بەڕێزم، قورئان خوێندن وەکو عیبادەت بیخوێنی، یعنی مصحەفێک بەدەستەوە بگری یان لە مۆبایلەکەتدا وەکو عیبادەت قورئان بخوێنی، دایکان و خوشکان و کچانمان لە کاتی سوڕی مانگانەدا حرامە لەسەریان قورئان بەو نیەتی عیبادەتە بخوێنن. بەڵام ئەوەی کە دڵێت دروستە ئەوە هەموو زانایان دیسان لەسەرەوە متتەفیقن. ئەگەر مامۆستایەک لە خوێندنگاکەیدا، مامۆستایەک وانەی ئاینی هەیە، مامۆستایەک لە خولی فێربوونی قورئاندایە، مامۆستایەکی جێگرەوەی نییە، ناکرێت دەرسەکە نەخوێندرێت، دەرسەکەش ئاەتی قورئانە، چەند ئاەتێکی قورئان بەیەکەوەیە، ئەو ڕۆژە مامۆستاش ناکرێت خۆ لە پۆلا باسی بکە کوڕی تێدایە کچی تێدایە بڵێ وەڵا منداڵەکان من ئەمڕۆ لە سوڕی مانگانەدام و بزەجەیەک لە پۆلا دروست بێشتی وا ناکرێت. ئەم مامۆستایە کاتێک کە قورئانەکە دەخوێنێتەوە وەکو فێرکردن، وەکو مامۆستا بیخوێنێ، بەنێتی ئەوە نەیخوێنە بەنێتی عیبادەت، بەنێتی ئەوەی بابەتی دەرسێکی منهەجیە کە پەروەردە دیاری کردووە لەو ڕۆژەدا لە پۆلا بخوێندرێ، بەو نێتە بیخوێنە کە دەرسی منهەج دەڵێتەوە. وە قوتابیەک ئەگەرێ بۆ نمونە گەیشتە سوڕی مانگانە بینین و باڵغ بوون، ئەویش مامۆستا هەڵی ئەستێن دەڵێ ئەم کۆپ لە ئاەتانم بۆ بخوێنێتەوە، ناکرێت بە مامۆستا من لە سوڕی مانگانەدام، ئەم وەکو قوتابی بیخوێنێتەوە، وەکو فێرخواز بیخوێنێتەوە، بەنێتی عیبادەت نەیخوێنێتەوە. ئەم بابەتیان دروستە، کەواتە بۆ مامۆستا و فێرخواز لە ناوەندەکانی خوێندندا بێ یان لە خولەکانی فێربوونی قورئاندا بێ، بەنێتی عیبادەت نەبێ دروستە. ئافرەتانی بەڕێزی ئێمە ئەو کاتانش کە لە سوڕی مانگانەدان هەر لە خزمەت قورئاندان، قورئان بەڕێزان هەر شوێ خوێندنەوەکەی نییە، ئەی جێبەجێکردنەکەی ئەو ئافرەتە بەڕێزە کە قورئانی لەبەرە ئەتوانێت لە دڵی خوا وردە دووبارەی بکاتەوە، هەروەها گوێ لە قورئان بگرێ، وەکو مافی خوێندنەوەی قورئانەکەی نییە، بەڵام مافی گوێ لێگرتن لە قورئانی پیرۆزی هەیە، دیسان دەتوانێت گوێی لێ بگرێ. هەروەها بە قسەکردنی مێرد، ڕووی خۆش، زمانی شیرین، حرمەتگرتن لە مێرد، ئەمە هەمووی قورئان خوێندنە بە عەمەل، بە جێبەجێکردنی. لا يسخر قوم من قوم، ئافرەتێک زمانی خۆی پارێزێک گاڵتە بە تایبەتی ئافرەتان زۆر گاڵتە بە ئافرەتانی تر، بە ماڵی تر، بە کەسانی تر، تۆ بڵێ خوای پەروەردگار من ئەم ئاەتە قورئانێ بە کردار جێبەجێ دەکەم، کەواتە تۆ لە سوڕی مانگانەدای بە کردار قورئانت خوێن. لا يغتب بعضكم بعضا، زمانت پارێزی، ئافرەتان غیبەتی یەکتر زۆرتریش دەکەن لە پیاوان، پیاوانش هەر غیبەت دەکەن، بەڵام تۆ کە غیبەتی خەڵکن نەکرد، کە پاشم لە باسی ئەموو ئەون نەکرد، کە بوختانت بۆ خەڵک نەکرد، قورئان خوێنێکی بە کردار، هەموو ساتەکانت قورئان خوێندنە، چونکە ئاەتەکانی قورئانت کرد بە کردار لە ژیانی خۆتدا. ومێدەوارم زیاتر لە خزمەت قورئاندا بین و ئینشاءالله وەک خۆی لێ حاڵی بین. ناوبڕێکی کورتمان هەیە بەڕێزان، بەرنامەکەمان ڕاستەوە خۆیە، دوای ئەو ناوبڕە کورتە دێینەوە خزمەتتان ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ، بینەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست. بەرنامەکەمان ڕاستەوە خۆیە، بەو دوو ژمارەی کە ئێستا لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، گفتوگۆ بکەین لەسەر بابەتەکانی پەیوەست بە ئاینی پڕبەرەکەتی ئیسلام، بە بابەتەکانی ناوخێزان، بە بابەتە کۆمەڵایەتیەکان، واگە پرسیارەکانتان لە ئاستی زانستی بەندەدا بوو لە خزمەتتان هاین وەڵامێکی دروستی بدەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. هەتا وەکو پەیوەندیمان بۆ دێ، پێم خۆشە باسی وڵامی پرسیارێکی تریش بدەمەوە بیخوێنمەوە، چاوەڕێی پەیوەندیەکانی بەڕێستانین. دیارە یەکسەر پەیوەندیش لەسەر خەتە نەمتوانی بابەتەکە بخوێنم. کاک لوقمان فەرموو برای ئازیزم. وڵامی پرسیار لە مامۆستا بکەم. کاکە لوقمان خۆم گوێبیستم برا شیرنەکەم فەرموو. مامۆستا سەلام عەلەیکوم، باش عەلەیکوم السەلام و ڕەحمەت الله. کاکە لوقمان گیان قوربانتم، دەستەکانم ماچکەم مامۆستا، سەرکەوتووی ئینشاءالله. یەک پرسیار مامۆستا گیان، پرسیارەکەت من خێرم کردووە، عەفوم کە بڵین حەیوانم کردووە بەخێر، ئایا ئەتوانم پارەکەی بکەم بە بێم بە ئێشێکە مەساق یاخود هەمووی کۆکەمەوە بێم بە دوو لەو جەنابە بە جۆرەکەیەک؟ ئاخر حەیوانی وردت کردووە بەخێر، ماڕ بزن ئەمانە؟ مەڕ و بزن بەڵێ. ئەوەت کردووە بەخێر، ئەوە لە ناو دڵتا بووە. ئێستا دەوێت پارەکە یان پارەکە بدەی بە فەقیرێک، یان پارەکە زیاتر کەی و چونکە حەیوانی گەورە جۆرەکە ئەوانە گەورە گرانترە بە دڵنیاییەوە. عەفوم کە جۆرەکەیک لە بری سەحانی ورداکەوێت مامۆستا. ئێستا بۆ تۆ سێ حەیوانت کردووە بەخێر. بەڵێ. دەتەوێت لە زیاتی ئەو سێ حەیوانە وردە جۆرەکەی بکەی بەخێر. بەسەر چاو جواب دەدەمەوە، پەیامەکەت گەیشت بەسەر چاوان کاکە لوقمان گیان. سەرکەوتووی مامۆستا گیان، سەر چاوان. قوربانم چاوەکەی بن. پرسیاری گیان پرسیارەکەی جیان پرسیارەکەی بمبورم.
لە مزگەوتێک نوێژەکەم جمعان بنامێ نایچێکاکە بێنم خوتبەکەی زۆر زوو تەواو بێ ئەوە تاوانبارە بینیاننا لە 7 دقە تێپەڕ ناکە 5 دقە بۆ 7 دقە مامۆستا خوتبەکەی زۆر کورتە زۆر کورتە شتەکان دووبارە ناکەتەوە بەڵام ئەوی کە ئێڵێ چتە مێشتەوە گرنگەوەی ئەوەی کە دەیڵێ ئیسفادەیەکت پێ دەگەیەنێ کە دێت دەرێت دەزانی باسی کرد باڵێ بەسەر چاوم پرسیارێکی جوانە کاتی خۆش بۆ تمام مۆستاجان لەگەڵ بە ڕێزیشتاندا لەگەڵ بەڵێ دایکی ڕیضوان فەرموو خوشکە باشەکەم عەلەیکوم السەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه والله دەزانم چەندە جوابی خەونی نادێ بەس یعنی بەس زان باشە یان خراپە ئەگە بە شرێک بە ڕۆژی بوو لە کاتی نێژی عەسرێکەدا هەر کاتێک و قومە شەربەتەکی خواردەوە ئەو خەونە باشە یان خراپە لە کاتی نوێژە شەربەتی دەخواردەوە بەرێ هەر بە ڕۆژیش بوو بەخۆی کە بە ڕۆژی بوو بە ئەوەی بە عەمەلی هەچە من عەرزم کردی بڕوا بکە من شارەزایی خەون لێکدانەوە منیە بەڵام بەس خراپی باشی بەڵام من پرسیار لە بەڕێزت دەکەم تۆگە خۆت ئەو خەونەت بینیوە لە کاتێکە کە خەبەر بوویتەوە دڵت خۆش بوو بە خەونەکەت والله درم نازانم وای برێم پێم خۆش پێم خۆش نەبی بەس یعنی پێم تعجبی بوو بە شەرکو دەبی لە کاتی نێژێ هەمان کاتیزا بە ڕۆژی بی تەنها ئەوەن دەرە درم بوویتە مەرە بەسەر چاو جواب دەدەمەوە بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ مەمنون خوشکە باشەکەم دایکی ڕێزوان خواگەدارت بێ خوا لەگەڵ خوشکە باشەکەم خوشکە فاتیمە فەرموو خوشکە فاتیمە مرحبا مامۆستاگیان سەرچاوانم خوشکە فاتیمە یاخواتە من درێژ بێ ئەو شە جوانانەی کە ڕوونیەکەیتەوە هەموو بینەرێک گوێبیستی سەرێ جوانەکاندا خوا لە ڕازی بێ یا ڕەبی سوپاس خێرت دەکەم مامۆستاگیان دوو پرسیاری بچکۆلانەم هەیە حەز ناکەم درێژی پێ بەس مامۆستاگیان ئایا کە دەستنوێژی دەستنوێژ ئاوی دەستنوێژ ئەگری لە نوێژی سونەتی دەستنوێژەکەی ئەگەر لە پێشا دەموچاوە بفرێ قەی ناکە چونکە من دائما دەستم لە دەموچاومە زۆر ئەخورێ عەجمەکە ئەگەر قەڕ بێ دووهەمیش پرسیارێکەمە تخوا دووبارەکەیەوە کە دەستنوێژ دەگری کە دەستنوێژەگرم نوێژی سونەتی دەستنوێژ بکەم تۆ دەموچاوم ئەخورێ ناتوانم بە ئاوەکەوە زۆر دەستنوێژ بکەم ئایا لە پێشا بیسرم قەی ناکە یاخود نوێژەکەی دوو بکەم ئەوەی نوێژەکە بکەی دەموچاوت بەسڕی بەڵێ پرسیار دووهەمیشم مامۆستاگیان من کە قورئان ئەخوێنم بە مۆبایلەکە ئەخوێنم بە گەورەیە لەبەر چاوم کزاو و کەلیمەکانی وازەحە غەڵەت ناکەم کتێب قورئانەکەش بەرامبەر خۆم دائەنێم لە کاتی سوژدە برنا سوژدە بم بە قورئانەکە بۆ خۆی گەورە بڵێم ئەنجا دەستەکەم بە قورئان خوێنەکە قەی ناکە ئەوە غەڵەت نییە یعنی تۆ مۆبایلەکەت لایە قورئانەکەش بەرامبەرتە بەڵێ آخر کاتی سوژدە بدنی تایە فخوای گەورە ئەسوژدا بم بۆ خۆی گەورە بە قورئانە ئەوە هیچ شێشەی بەسەر چاو نانی لە کاتی سوژدە قورئانەکە لە بەردەم تا تۆ سوژدە بۆ قورئانەکە ناوەی بۆ خۆی قورئانەکە دەبێت بۆ خوایە بم وەڵا کەلامی خوای پەروەردگارە وێنەیەک شتێک لە بەردەم تا بێ شتێکی خراپە بەڵام خودی موسحەفەکە قورئانەکە هیچ شێشەیەکی تێدا نییە باشە مامۆستاگیان ئەگەر قورئانەکە دام بنێریە من ناتوانم زۆر هەڵسم نوێژی نیوەڕان بکەم یاخود نوێژێ بکەم قورئانەکە بەرامبەرمە قەی ناکە گوناح نییە هیچ ئیشکالێک لەوە نییە کە موسحەف قورئان بەرامبەرت بێ و نوێژ بکەی بەڵێ باشە زۆر سوپاس دەکەم مامۆستای بەڕێز خوشکە باشەکەم دەست و چاوم خۆش بێ خواردار بێت دادەگیان خوان لەگەڵ بەسەر چاوانم دایکی گوڵناس خوشکە باشەکەم فەرموو ئەم کاتت بەس مامۆستاگیان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خوشکە باشەکەی من سپاس بەڕێزی مامۆستاگیان وڵات پرسیارێکمە بگازێن نەبێ فەرموو دادەگیان مامۆستا جاری وایە لە دەوام دەستنوێژ شتی وامانە ذکرشتی دەخوێنم لە مۆبایلەکەم کە قورئان شتی تێدا یاخود لە قورئان ڕادەگرم لەگەری دەرێمەوە لەگەر قورئانەکەی نزام گوناحبار نابم بێ دەستنوێژ گوێ لە قورئان بگری زکر بکەی بەسەر چاو جواب دەدەمەوە مامۆستا جعازێنێ وڵای پرسیارە چشمەگەکرا مەمنون دەم جوان دێم فەرموو مامۆستا جان بزانن لە خەوێ خەون خۆش دەدێنم لە خەوەکەیدا قورئان شتی دەخوێنم و بەشەوە چێ لا ئیلاهە ئیلەڵڵا دەگو ذکرەکانم دەکرد شادەم دێنا یەک بە خۆم هاوارم دەکرد یەکێک دەویست بێ بۆ مەمش دەبە ذکر و شادە شتەی نەدەهات بۆم زۆر یعنی تا ئەو کەسێک کە بۆمدا لە قیوی زیاتر شادەم دێنا زیاتر نایە خوام دێنا
جا زۆر قەلەقم زامەگەر بکرێ مەمنون دەبم جوام دێ مانای خەون لێک نادەمەوە بەڵام ئاماژەیەکت بۆ پێدەکەم بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ خوشکەکەی من خوا ئاگادارت بێت برای گەورەی مەی زۆر خوشکەکەی من خوا لەگەڵ بە سەرچاوانە خوا لەگەڵ بێ یاخوا سەرچاو برای بەڕێزم باوکی ڕێبین فەرموو براکەم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوشي ربي بري عزيزا. أفوق اللهم وسلم من لفرمي قرآن دوسي بسيارمي أمود هذا قصر قلمودك يقول القرآن خينا. نظام خواهي يقول لك القرآن فرمي الطيبات للطيبين والطيبون للطيبات. أباشا مثلا زماني حزتي نوح صلى الله عليه وسلم بخير حزتي لود أمدوانا تشان صال خزانة كان كافر وآيات شون لقل أم خزانة كافرانا ومنالش يعني بو منالغانش يعني قوربون بس تشاو يجي لو في غمانا أولو العزم شا شون شان صار لقل أم في غمانا أولو العزمانا دو في غمر لقل دو آفتي أو بري طيب أو بري خبيث بيكوا بيكوا جيت لو أنا حزتي قومي لود بيسين قومي جبوت شون أو إذا يكلوا لقى يا حزتي نوح بسيتي شمع لباري حزتي سليمان وكفرمي إذ نفشت في غنم الناس عنهم يا ودوك زين بولاي عليه كان عليه إن أخي دوت 99 نعجة أما بس يشيل اللي بيها أما أو يا أو برتاري كوا مرين شارج نبالخيس كلامنو إنك بوين خسرك عليه إنه كأنه هو شون أو قصري أو يتي وخو عبر الأقمار ظلين أو يا أو قصري أو كلا حزي سليمان دانيشن إفريت قرب يعني شون أو أنا ما أنتوا زبورون كيتو خوا زي بخير وقت بتشاوان وندي ببيتو أنا قسان لصدق كم ويل زانستي بند دابه دس خوش بباش ربين إن شاء الله همش الله خدمة القرآن دابين بجوانتين شيء والله يخدموا بس يتازول دائما القرآن إن شاء الله جمعي في شو بومبر نجيرا والله بالخدمة خوا بعدش داته وبرنامج كذا رازاوا كل ببركة القرآن إن شاء الله. دس خوش بباش ربين همش الله خدمة القرآن دابين. خوالي قول لقول جنة تكرم مسلمان أزمين إن شاء الله. دايشي محمد بالله خوش كباشكم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دايشي محمد خوش كباشكي من. يا ربي خوي قول السلامتنا خوش كيمن. والله ما مصطلح من أصلا قرآن أحيانا بس أنا غلطي كياسم. بله. جنوب كان شجار وعني ساعتكم زاد كذا كم كذا لبيل مثل يعني تشتون زر لبيل من ما مصطلح. لا جنوب كان تاهين الجاري وهذا زاني كمت كذا زيادة كذا اللي تقدر شيء. دا زيادة كذا يعني زار يعني الشيء كاد وقت ما تصور. بس همو كاتيك يعني زوبين يرجع كمان يعني. والله شوي ما أمسك زور من يعني بيتشنو يعني بتشجع بيدا كم زور. أشد بيدك ذاكرة تاونيا. مش مهم. إذا بو مسألة زن ما مصطلح زن أكيد لا شيء مروفه. بله زن دسيت لا شيء مروفه والجواب دمو إن شاء الله. بو يعني ما مصطلح جام. لا قرآن حطوا عليه يعني أموال دنگەکە زۆر ساف نییە دایکی محەممەد یەک تۆز بەرزتر قسە بەخوا دایکی محەممەد دەنگەکەت پسە دیارە دیارە شەبەکەکە داوای لێبوردن سێ پرسیارەت بە ڕوونی گەیشت بەس لە ئەماندا دەنگەکەت قەتع دەبێ داوای لێبوردن لێ دەکەم ما عزيزني لي القرآن هاتوا لي أموال يعني مال وأولاد بيتها فتنة. أموالكم وأولادكم فتنة. والله صاجم. بس أرجع لسويش قصد ولا كان فتنة بمعنى تيا. خوش بزور من دفكان خوش كمان دايكي محمد خوش كباش كم خوا قدار بداد الجن. كاكا فخردين وكو دوا بيوندي وردقرين فرمو برا عزيزكم. كاك ما مصاجوني شاكي بقربان. سرتشان براشي إنكم كاك فخردين. بقربان. والله ما مصاب مشكلة عائلة تقريبا هو لا صعلة يعني صعلة من عواتي كوتم لك الجنوم. بلى. الشنو أو جنم يعني بلهم والله جنيتي شاكا. بلى. نوش كذا من جنوش كم. هاي مشاكل ما نهرحها. ما عدا المشاكل ما أو لو جورا خير مش لو جورا. خراب. أو تقريبا دوام صعلة. شاري يمتشية
چەند ساڵە هاوسەرگیریتان کردو باوکی کاکە فەخرەدین؟ وەڵی 92ەوە ئەنە 30 ساڵە زیاترە 32 ساڵە. وەڵا هەر مەشاکر و هەر مەشاکر تا ئێستا. چەند مناڵتان هەیە؟ وەڵی ماشەڵا 4 کچێکمەیە. یا ڕەبی تەمەنیان پڕبەرەکەت بێ. یاخوا بێ بەسەر چاو هێندە قسەی خۆشت بۆ ئێمە ئەوە هەروە مەشاکلمانەیە. کاکە فەخرەدین خێزانەکەت دەخۆشی دەرونی نییە؟ کاکە فەخرەدین خێزانەکەی بەڕێزە لەو خوشکە باشەم نەخۆشی دەرونی نییە نەخۆشی نەفسی؟ وڵی جارجار ئەوە زوو پەرکەمێکی ئەگرت. ئەنە بێزگە لە پەرکەمیش بێزگە لە پەرکەمیش بۆ نمونە دایمە دڵتەنگ نییە دڵ ناڕەحەت نییە. ئەرە وڵات دڵتەنگە. نەتبردۆتە لای دکتۆری دەرونی؟ نەتبردۆتە لای دکتۆری دەرونی هیچ جار؟ والله نەوەڵ عیلاجێک دەرمانێک شتێک هێندە قسەت بۆ دەکەم ئینشاءڵڵا کاکە فەخرەدین سەبر بگرێ ئینشاءڵڵا دەرگای ڕەحمەتی خوا فراوانە. یاخوا مامۆستا بە قوربان دەستمە مەمنونتم. قوربان کاکە فەخرەدین جان خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکات ئینشاءڵڵا خوا پاداشت داتەوە. سەرچاوە زەکەم خوا لەگەڵ. کاکە فەخرەدین لەنۆ دوا پەیوەندی وەرگرت داوای لێبوردن دەکەم لەو بەڕێزانەی کە لەسەر هێڵی تەلەفۆن بنیان بیانەوە ئینشاءڵڵا تەمەن باقی بێ و بەرنامەکە درێژەی هەبێت لە خزمەتتاندا دەبین بەڵام با ئەمانە ئینشاءڵڵا حەقی خۆیان بدەینێ واگە دەرفەتیش بووی هەندێک پرسیاری تریژ ماوە دەمێکەوەمان هاتوون وەڵامیان بدەمەوە با بچینە سەر وەڵامی ئەم پەیوەندیانە کە لەلایەن بەڕێزانەوە پەیوەندی زۆر جوان و قسەی جوانیان کرد پرسیاری شەرعی جوان بوون ئینشاءڵڵا خۆی پەروەردگار هیدایەتمان بدا ئەوەی ڕاست و دروستە ئێمەش وەڵامی بدەینەوە. کاکە لوقمان وەکو یەکەم پەیوەندی باسیەوەی کرد دەڵێ حیوانم کردووە بەخێر دوو ڕێگام دەمەوێت لە بەربوون و سێ حیوانی کردووە بەخێر حیوان مەبەستی حیوانی ڕەش و سپی واتە مەڕ و بزنە ئایا پارەکان بێنە بیدا بە ماڵێکی محتاج کەسێ نەخۆشی هەیە کەسێک احتیاجی و فەقیری زۆری پێوە دیارە حیوانەکان سەر نەبڕێەوەی کە لەنێتی دڵیا هەیە پارەکەی بۆ نمونە ملیۆنە دینارە ملیۆن و نیوەکە بیدا بە ماڵێکی فەقیر یان ڕێگەی دووەم پارەی ئەم سێ حیوانە ئەم سێ مەڕە ئەم سێ بزنە بیدا بە گۆلکێک گۆلکەکە دیارە گۆشتی زیاترەوە خەڵکی دێ سوودمەندتر دەبن ئایا ئەمە لە ڕووی شەرعیەوە چۆنە لە ڕووی شەرعیەوە برا شیرینەکەم قورئانی پیرۆز دە باسی قوربانیدا دیارە من بۆ خێرەکانی تریش بە هەمان شێوەیە یاسایەکمان دەداتێ دەفەرمێت لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم پەروەردگار دەفەرمێ نەگۆشتی حیوانی قوربانی و خێر و خێراتەکان نەخوێنەکەیان بە خوای گەورە ناگا خوا پێویستی بەوانە نییە ولكن يناله التقوى منكم بەڵام پەروەردگار تەقوای لە ئێوە دەوێت التقوى هاهنا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ سەد دڵی خۆی سینەی خۆی کرد فەرمووی تەقوا ئالێرەدایە تەقوا ئالێرەدایە بۆیە بەڕێزان ئەو کاتێک کە خێرێک بەدڵ تا دێ با ئێمە میلەتێکین ئاوا فێر ببین ئەمە پرسیارێکی جوان بوو کاکە لوقمان کردی زۆر جاو پرسیارەشمان لێ دەکرێت ئەو وەختەی خێرێک بە ناو دڵ و دەروون تا دێ و خوای پەروەردگار ڕەحمەت پێ دەکا شەیتانەکان لغاو دەکەی ناوی خوای لێدێنی دەستت دەچێتە ماڵی خۆت ئەڵێ یا ڕەبی خوای گەورە مەڕێکم خێر بێ بزنێکم خێر بێ بەرخۆلەیەکم خێر بێ گوێرەکەیەکم خێر بێ هەر شتێک کە بە دەم و دڵ تا هات قەت نێتی خۆت مەگۆڕە دووەمیان پارەکە مەدە بە فەقیر نەخێر تۆ نێتی ئەوەت هێناوە کاکە لوقماوەتی سێ حیوان من دەڵم حیوانە یەکەوتێتی دوو حیوان چی لە نێتی دڵتا هەبوو مەڕە بزنە مەیکە بە گۆلێک خۆ قسەکەی جەنابەت ڕاستە لەوە چێک گۆلکەکە گوێرەکەکە ئەوەندە پیسی و خوری و پێستە ئەوانەی خەسار نابێت گۆشتی زۆرتری هەیە و کەمتر خەساری هەیە بەڵام مەڕەکە لەوە چێ نیوە بە نیوە فڕێ دێ و خەڵک سوودمەند نەبێت بەڵام خوان نەگۆشتەکەی دەوێت نەخوێنەکە خواسەی دینێتی ناو دڵ و دەرونی تۆی کردووە ئەنجا فێری بڕیاردان بدە موسڵمان دەبێت یەکێک لەو کەسانە بێ کاتێ بڕیارێکیدا عەزمی جەزمە با ئێمە لە خێرکردنەوە فێری بڕیار دروستی بین وامان لێ نەیە هەر بڕیارێکماندا دوای دەدەقا دوای سعاتێک دوای ڕۆژێک دوای مانجێک دیسان لێی پەشیمان ببینەوە نەخێر خوای گەورە ئەوەی هێناوەتە ناو دڵی منەوە ئەوە بە نسیب بووە ئەم بەرخە بچکۆلە لە گۆلێکێک لای خوای گەورە زیاتر قبوڵە ماهێمە پارەکەت حەڵاڵە نێتەکەت خاوێنە ئەمجا دووەم دەڵێ کە بیکەم بە پارە سەری نەبڕم حیوانەکە بیدەم بە خێر بە فەقیرێک نە ئەو کاتێک کە تۆ نێتی ناو دڵت خەتەرەی پێدا هاتووە وەڵڵی خوای پەروەردگار عەلیم و خەبیرە یەکێک حەزی لە گۆشتە جا لەوە چێ مناڵێک بێ ژنێک بێ فەقیرێک بێ بە تەمەنێک بێ خوا خستوویەتێ دڵی تۆوە پێویستێکی داناوە کە تۆ خێرێک بکەی
ئەو گۆشتە دەچێتە دەمی ئەو کەسەوە کە چاوەڕی لوتفی خوایە و خوا بەهۆی دوعاکانی ئەوە ئەو خێری بە نسیبی تۆ کردووە لەبەر ئەوە هەرچیت بڕیاردا مەیگۆڕە مەڕ مەکە بە بزن مەکە بە گوێرەکە لە جیاتی خێری حیوانەکە مەیکە بە مریشک مەیکە بە پارە بڵێ پارەکە دەدەمە فەقیرەکە ئەم نەخۆشە لەبەر دەستایە و باخ خێرەکەم نەکەم نا بەڕێزم کاکە لوقمان و هەموو بینەرانی بەڕێز هەرچی شتێک بەناو دڵ و دەروون تاها لە کاتی خێرکردنە وەکو خۆی جێبەجێکە و خێرەکەت مەگۆڕە. پرسیاری دووەمیان دەڵێ خوتبەی جومعەکەمان زۆر کورتە 6-7 دقەیە خوتبە ئەوەندە کورتیش نەبێ باشە بەڵام ئەلحەمدولیلا دیارە ئەو مامۆستا بەڕێزە عالمە لە ماوەی 6-7 دقەدا ئەڵێ دەزانی دەڵێ چی پەیامێکی پێیە کورت و پخۆت کە لە مزگەوت هاتووینە دەرەوە زانیمانە مامۆستا باسی چی کردووە. خوتبەی جومعە دەرسی هەفتانەیە دەرسیش بە 6-7 دقەنی ئێستا بڕۆ هەموو دەرسی دنیا لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ بە عمری خۆی دەرسێک نابینی وڵی 6 دقە بێ و 10 دقە بێ و چارەگێکیش بێ هەمووی 40 دقە لە پۆلا دەمێنیەوە تۆ با 40 دقە نەبێ نیو سعات بێت تەنانەت وتار هەیە 45 دقە 50 دقەش بەڵام بە مەرجێک ئەهلی ئەو مزگەوتە هەمویان سوور بن لەسەر ئەوەی وتاری مامۆستایان قبوڵە بەو درێژیە و وتارەکە چێژبەخش بێ وتارم خۆم کاتی خۆشی چوومە وتاری مامۆستایانی شەوە گوێشم لە وتار گرتووە وتار هەیە 50 دقە گوێم ڕێ ڕاگرتووە واللهی کە لێ بۆتەوە زانیوە 5 دقەیە وتاریش هەیە چوومە وتارەوە مامۆستا 10 دقە وتاری داوە بۆم زانیوە 1 سعاتە ئەوەندە بە زەحمەت بەڕێ دەکە وتار ئەگەر شیرین بێ خەتیبەکە ناتق بێ و بابەتەکە زیندوو کەمتر بیستراو بێ و بە سەرهاتی واقعی و ئەوانەی تێدا بێت وەکو ناوبڕێک دێتە ناو وتارەکەەوە تۆ هەموو سرنجت هەموو لەشت دەبێتە گوێ بزانی ئەم بەسەرهاتە کۆتاییەکەی دەگاتە کوێ تەفسیری ئەم مامۆستا بۆ ئەم ئاەتە زۆر بە جوانیشی دەکاتەوە چۆن شیکردنەوەیەکی تازە بۆ ئەم حەدیثەی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم ئەڵێ یەکەم جارە دەیبیستی وەختی ئەزانی نیو سعات مامۆستا قسەی کردووە واللهی وا ئەزانی 3 دقەیە بەڵام ئەوەی ئێوە خوتبەکەتان دروستە هەمووی لە شوێنی خۆیەتی و ئەجر و پاداشتی تەواوی جومعەکەتان بۆ دەنووسرێ بەڵام بە جەنابیشت و بە تێگڕای موسڵمانانیش دەڵێم تکایە لە چ شوێنێکی شارەکەدا ئۆتۆمبیل هەیە بە زۆربەی هەمانە لە خوا بەزیاد بێ لەکوێ دڵت ئاوی خواردەوە دەرسی هەفتانەکە باشتر فێر بووی بڕۆ بۆی بڕۆ ئەوە خوا نەخواستمە بەزەوە نەڕقل لە مامۆستای دەڕەکەکەی خۆت و خەتیبەکەیە یان لەگەڵ خەڵکی گەڕەکەکە ناکۆکی یان چل کەس تەواو ناوێت لە جومعەکەدا بە مەسەبی شافعی لەکوێ دڵت وتارەکەی زیاتر گرتی بڕۆ لەوێ دەرسی هەفتانەی خۆت خوێنە بەڵام وتاری ئەو مامۆستا بەڕێزە خوا پاداشتی داتەوە خوتبەکەی تەواوە ئەجری ئێوە هەمووی تەواوە هیچ لە پاداشتی خوتبەکەتان کەم نابێتەوە بەڵکو لەوە چێ زیاتر بێ الحەمدوللا چانێ زەمی مامۆستا ناکەمە بەخوا خوتبەکەی درێژ بوو لە جیاتی خێر بیتەوە زەمی مامۆستای خەتیب بکەی بە کورتێکە و پەڕی دەڵێ لە دڵسۆزیان دەڵێ خۆزگە درێژتر بووە ئەمان باشترە حەمد و سەنا بۆ خوای گەورە و خوا تەعات و عیبادەتی هەموو لایە قبوڵکە. دایکی ڕێزان باسیەوەی کرد خەوێکی دایکی ڕیزوان عەفوو خەوێکی خۆش یان ناخۆش خەوەکە خۆت نازانی خۆش بۆ یان ناخۆش بێ هەروازی لێ بێنە لە خەوە ئەگەر خەبەرت بۆەوە خەوەکە دڵت پێی خۆش بوو ئەوە حەمد و سەنای خوای لەسەر بکە ئەمە بکەن بە قاعیدە بۆ هەموو خەونێک کە خەبەرت بۆەوە هەستت بە مرتاحی کرد هەستت بە ئاسوودەیی کرد دڵ و دەروونت زۆر خۆش بوو بە ئیزنی خوای پەروەردگار چاوەڕێ بە بڵی یا ڕەبی خوایە چۆن لەم خەوەدا دڵخۆشت کردم خوا لە ژیانی واقعیشدا چاوەڕێی ڕەحمەتی تۆم دڵخۆشم کەی ئەگەر خەبەرت بۆیەوە ترس و لەرزت هەبوو قەلەقیت هەبوو ناڕەحەتیت هەبوو هەستت بە دڵتەنگی دەکەی بەلای چەپتا سێتە فرێدە ستێشت وەکو لە دەم تاوە بیتفیەوە وڵی یا ڕەبی خوای پەنات پێ دەگرم لە شەڕی شەیطان و لە بەڵاو ناخۆشی ئەم خەونە بمپارێزە بە ئیزنی خوای گەورە لەبیر خۆتی بەرەوە بۆ کەسی مەجێڕەوە چاوەڕێی خراپە مەبە شەیطان ویستوێتی ناڕەحەتت کات چاکەیەکت کردووە تۆڵی ئەوە لێ دەکاتەوە ویستوتە چاکەیە بکەین ویستوێتی مەیکە بە قسەی شەیطانت نەکردووە تۆڵە لە خەوی ناخۆشە لێ دەکاتەوە تۆش بە قسەکانی شەیطان ناڕەحەت مەبە و خەوە ناخۆکە شەکە لەبیر خۆت بەرەوە بە شوێنی ئەمەڕۆ پشت بەخوا ببەستەوە هیچی لێ پەیدا نابێت ئەوە خەو هەمووی ئەو دوو جۆرەیە خات و فاتیمە خوشکە فاتیمە دەڵێ کاتێکە دەستنوێژ دەگرم پێش ئەوەی سنەتی دەستنوێژەکە بکەم دەمو چاوم دەخورێوانە وشکی دەکەمەوە بۆ کەسێک کە حساسیەتی لەگەڵا یان ئەکزیمایەکی هەیە هەر شتێکی وای هەیە زۆر زۆر ئاساییە باشتر وایە وشکی نەکەیتەوە بەڵام کە تۆ عسرێکت هەیە کێشەیەکی پێستت هەیە خورانت هەیە هەر زۆری ئەتیادیە
هەر زۆر ئاساییە لە نزیکترین کاتە دەموچاوت دەستت وشکەوە ئەمجا بڕۆ ئیسراحەت نوێژەکەت بکە یعنی سنەتی دەست نوێژەکەت بکەت بەو وشکردنەوەیە سنەتی دەست نوێژەکە لە دەست ناچێت چونکە تۆ عزرت هەیە خات و فاتیمە ئەو پرسیاری یەکەمت ئەڵێ لە کاتێککە قورئان خوێندنە قورئانەکە لە بەردەمایە سوزدە دەبم تۆ سوزدە بۆ قورئانەکە نابێ وەکو مصحف سوزدە بۆ خۆی قورئانەکە دەبێ قورئانیش کەلامی خوا هیچ ئیشکالێکی لەسەر نییە لە کاتێکە نوێژ دەکەی قورئانەکە مصحفەکە گەورەیە و بەرامبەرت دانراوە هیچ ئشکالێک لەوە دانێەوە تا زۆربەی ئیمامی مزگەوتەکان قورئان لە بەردەمیاندایە کە لەسەری دەخوێن و سوزدەش دەبەن لەو شوێنەدا چونکە ئەوە وێنەیەک نییە تەسویرێک نییە شتێک نییە کەسێک نییە مرۆڤێک لە بەردەمتانە قورئان و کەلام و مصحفی خوای پەروەردگار هیچ کێشەیەکی لەسەر نییە. دایکی گوڵناس وتی لە دەوام جاری وا بێ دەستنوێژین زیکر دەکەین قورئان دەخوێنین زۆر ئەتیادیە خوشکە باشەکەم بەتایبەتی لە موبایلە دەستنوێژیشن نەبێ ئەتیادێ بەڵام ئەگە وەکو مصحف قورئانەکەتان بەدەستەوە بۆ باشتر وایە دەستنوێژت هەبێ باشتر وایە دەستنوێژت هەبێ لە مەسەبی ئیمام شافعیدا لای ئەبوو حەنیفە دەستنوێژ واجب نییە دەستنوێژ واجب نییە بۆ قورئان خوێندن بۆیە ئەگە خوا دەکا ئێوەی بەڕێز لە دەوامدا هەوڵ بدەن ئەو کاتێک کە لە دەوامن حتا فەرما ینی هاوڵاتیەک ئیش و کاری هەبێ گەورەترین زیکر بۆ ئێوەی بەڕێز دایکی گوڵناز من نازانم تۆ لە چه فەرمانگەیەکی بەڵام لە هەر شوێنێکا کار دەکەی ئەگەر ئیش و کاری هاوڵاتیان بەڕێک و پێچی جێبەجێکەی واللهی ئەوە گەورەترین زیکری خوایە و پاداشتی لەسەرە ئەگەر کاتێکیش دایرەکەتان هاوڵاتیەکی لێ نەبوو کاروبارەکانی بۆ جێبەجێکەی هەروە بە تەنیا دانیشتووی هەزار ڕەحمەتی خواتان لێبێ ئێوە چەند گەورەیە لە جیاتی باسکردنی ئەو سعری بازار و فڵان کەلوپەل دەستکەی بە زیکری خوای پەروەردگار دەستکەی بە قورئان خوێندن لەسەر مۆبایلەکەت لەسەر مصحف دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی کارێکی گەورەیە بەڵام عەرزم کردی ئەگە کاری هاوڵاتیان هەبوو بە جوانی بەڕێکردنی هاوڵاتیان کە کارەکەی دێتە بەردەستی تۆ واللهی لە زیکری تەسبیحات قورئان خوێندنەکە ئەجری زیاتر لە لای خوا ئەگەر نەشبوو باسی ئەو مەکەوە بە فەیسبووکە مەگەڕێ و کۆمنت و لایک بۆ کەڵک مەکە هەوڵ بدە ئینشاءالله بە زیکری خوا و بە قورئان خوێندن دەستنوێژن نەبێ هیچ ئیشکالێکی لەسەر نییە و ئەجرەکەت تەواو بۆ نووسراوە دڵی لە خەوندا زیکرم دەکرد و شتێک بۆم دەهات و لە ترسی ئەوە نەدەهێ هەمیشە وایە شەیطان لە هەر شوێنەکە زیکری خوا بکرێ ناوێرە لێ نزیک بێتەوە بە ئیزنی خوای گەورە خەوەکەت حەق و ڕاستە ئەو زیکرانی کە ئێستا باستکردن لە دەوام و دایرەدا کاتێک فەرمانگەکەتان هاوڵاتیەک ئیشی بە ئێوە نییە و بە تەنیا دانیشتووی لە جیاتی غیبەتی ئەوانە قسەی خێر دەکەی زیکری خوا دەکەی حتا تۆ زیکر بکەی شەیطان لە دوور دەکەوێتەوە حتا تۆ زیکر بکەی شەیطان لە دڵ و دەروونت دوور دەکەوێتەوە معنای ئەوەیە زیکرەکانت لێ قبوڵ بووە دڵت خۆش بێ ئینشاءالله شەیطان ناتوانێت لێن نزیک بێتەوە تۆش لەسەر زیکر و یادی خوا قورئان خوێندنی خۆت بەردەوام بە دایکی گوڵناز خوشکە باشەکان باوکی ڕێبین لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت الطیبات للطیبین بەڕێزان زۆر کەس ئەو ئاەتەوا لێک دەداتەوە بەڵام ئەوە مانای وانییە پیاوانی پاک بۆ ژنانی پاکن ژنانی پاک بۆ پیاوانی پاکن والخەبیثات للخەبیثین ژنی پیس قابل بە پیاوی پیسە بەڕێزان ئەمە مەبەستی قسەیە یعنی قسەی طیب بەرهەمی دڵی پاکە بەخوا هەر کەسێ دڵ و دەرونی پاک بوو زمانیشی پاکە هەر کەسێ دڵ و دەرونی پڕ بوو لە خۆشەویستی خەڵک زمانی گوڵی لێ دەبارێ ئاەتەکە مەبەستی ئەوەیە بەڕێزان ئەینەکە کە باوکی ڕێبین جوان دڕون کردەوە ئەوەتانە خۆگە بەوە بێ لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ژنەکەی کافر بوو وضرب الله مثلا للذين كفروا امرأة لوط وامرأة نوح كانتا تحت عبدين من عبادنا فخانتاهما خيانة عقيدان لكدن نوح بيغمبر سلامي خوالي سلبي جنكي كافر بو أول لوتكي أو بري طيب بيغمبراني خوا لوتكي طيبي وتشاشي وباشي يجنكشي جنا بيغمبر كافر بي لوتكي بيسي نخير الطيبات للطيبين مبستي أويا أقد لو درون الخاوين بو دڵنیا بە زمانی گوڵە زمانت وشەی شیرین و بۆنی عەتری لێدێ ئەوەی کە خەبیثە دڵ و دەرونی پیسە بەدەست خۆی نییە زمانێکی زبر زمانێکی ڕق زمانێکی پیس گوێندان بەو تەشهیر بەو بوختان بەو غیبەت بەو ئەوەیە الطیبات للطیبین دڵ و دەرونی خاوێن زمانی خاوێن دڵ و دەرونی پیس زمانی پیس ئەینا ئەگەر بەوە بێ زۆر بیکات جاری وایە لە دوای پێغەمبەرانیشەوە سەلامی خوان لەسەر بێ پیاوێکی ساڵحی خواناس ژنێکی بەدفەساڵی زمان زبری زمان شەڕ بە پێچەوانەوە
ئافرەتێکی بۆ خواسڵحاوی خانومانی خانەدان دەست بە دەست نوێژ دەم بە زیکر میوان پەروەر منداڵ پەروەر پیاوێکی لالوود دولەڕی پیاوانی بەڕێز و جەنابتان و بینەران شەلاتێکی توش بووە ئیترەمە ژیانە تۆ بڵێ خوای پەروەردگار قاعیدەی قورئانەکە تێکدا نەخێر ئەوە باسی قسە و دڵ و دەروونە لە باسی سولەیمانە کە فەرمووی وللية 99 نعجة باسی ئەوەی کرد کە دادوەر مامۆستا ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ زۆر جوان باسی ئەمە دەکا دەفەرمێ دەرسێکیدا بە داوت کاتێک کە یەکێک هات بۆ لای وتی من یەک مەڕم هەیە ئەویان 99 مەڕی هەیە داوا دەکات تۆش مەڕەکەی خۆت بدە بە من ئاشتی وا ڕەوایە فەرمووی نا خۆی پەروەردگار فەرمووی جارێکی تر بڕیار مەدە جارێکی تر بڕیار مەدە دادوەر پێویستە گوێ لە هەردوو تەرەف بگرێ یەکسەر کەسێک کە شکۆی حاڵی خۆی کرد ئەمایەتە ئەومان پێ دەڵێ فێری قازیەکان دەکات من کاتی خۆی لە وتارێکی مزگەوتی ڕێگای باشنیشە باسی ئەوم کردووە وتەکانی جەنابی مامۆستا ناسری سوبحانیم زۆر بە جوانی لێدا لەسەر ئەم ئاەتە جوانترین تەفسیری کردووە مامۆستای پایابەرزی کوردی شەهید جەنابی مامۆستا ناسری سوبحانی جێگەی بەهەشت بێ پلەی شەهیدی بەنسیب بوو بێ دەفەرمێ خوای پەروەردگار لێرەدا باز حکم بە دادوەرەکان دەکات فێری یاسای دادوەریان دەکات دەفەرمێ کەسێ هات بۆ لات مەزڵومیەتی خۆی بەیان کرد وتی فڵان کەس 99 پلەی هەیە من یەک پلەم هەیە دەیەوێت لێم بستێنێ مەڵێ وەڵڵا نەحەق گوێ لە بەرامبەریش بگرە جارێ حکم مەدە خوای گەورە فەرمووی ئەی داوت نابێت جارێ وا بکەی جارێ گوێ لە بەرامبەریش بگرە بزانە داخۆ ئەمە ڕەشی ئەو نەبووە ئەم داگیری کردووە ئەو باسی دادپەروەریە باسی حکمی دادگایە هەتا دادوەر حاکم گوێ لە هەردوو تەرەف نەگرێ هەڵە دەکا ئەگەر یەکسەر بە سۆز و عاتیفە و هەست بزواندنی شکاتکار بڕیارێک بدە ئەوە دەتوانن لە کتێبەکانی مامۆستا ناسری سوبحانیدا زۆر بە جوانی تەفسیری ئەو ئاەتەی کردووە ئەڵێ کاتێ بەڵقیس کۆشکەکەی لە سەدەمی سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر لەلایەن عیفریت من الجینەوە گواسترایەوە بەڵێ هەر بە ئەوە نەبوو وێنەکەی بگواستێتەوە هەر خۆی گواستوێتەوە بۆیە عیلم پێمان دەڵێ قورئان پێمان دەڵێ دەکرێت ڕۆژێک تەنەکان لە ماوەی چاوتلوکانێکا بگوازرێنەوە چۆن ئێستاکانە کاتی خۆی ئەگەر 100 ساڵ لەمەوە بیان وتایە لە ئەمریکاوە وێنەیەک بۆ کوردستان لە رووسیاوە بۆ کوردستان لە ئەمریکاوە بۆ رووسیا لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئەگەر وێنەیەک هەر دەزمە مۆبایلەکە تا بنێ یەکسەر وێنەکە لەوێ حازرە وەکو خۆی حازرە ئەمە عیلم ئێستاوەتانە 100 ساڵ لەمەوە بەدەمان گشتی وانە زۆر مەحاڵە لە سەدەمی سولەیماندا دیارە ئەمە موعجیزەی پێغەمبەران بۆ سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە ئەمەی بۆ ئەو مستەخەر کردووە بەڵام پێشمان دەڵێ ئەڵێ چاوەڕێ بکەن لە ڕێگەی زانستی فیزیاییەوە ڕۆژگارێک بێتە پێشەوە چۆن ئێستا وێنەکە لە ماوەی کەمتر لە نانۆ چرکەدا دەستت بە مۆبایلەکەدانا بۆ ئەم سەراوسەری دنیا وێنەکەەوە خۆی گواستراوەتەوە ڕۆژێک دێت تەنەکان ئەم کتێبانە هەکسە بە گواستراوەی بچن بۆ شوێنێکی کە چاوەڕێ بکە لەوە چێ من و تۆ نەیبینین بەڵام عیلم بگاتە ڕۆژگارێک ئەمەی کە قورئان باسی کردووە ئەمەی کە قورئان معجزەی ئەم معجزەی پێغەمبەرانە هەمووی لە واقعی ژیانی ئینسانە ڕوودەدەن و دەبیندرێن ئەوە باسی ئەوەیە با مرۆڤەکان بە دووی عیلما بگەڕێن و بگەن ئەو حەقیقەتەی کە تەنەکانیش وەکو ئەو عەرشەی بەڵقیس ئەوە یعنی عەقڵی نەیدەبڕی بەڵقیس کەئەنەهو دەڵێ هەوە نەخێر هەر خودی خۆی بوو تەنەکە بە دەنگ بە جسم و بە ڕەنگ و بە وێنە و بە هەموو شتێکەوە گواسترابەوە نەکە وێنەکەی خودی تەنەکانیش گواسترابوونەوە ڕۆژی عیلم دەگاتە ئەو حەقیقەتەش دایکی محەممەد دەڵێ قورئان دەخوێنم غەڵەتی تێدا دەکەم قورئان بخوێنە واگە غەڵەتیش تێدا کرد گوناهبار نابی بەڵام هەوڵی باشتر فێربوونی بدە حتا بۆ دەکرێت ئێستا ئەم قەڵەم قورئانە هەیە قورئان لەسەر مۆبایلەکە الحەمدوللا مەدام تۆ قورئانەکە دەزانی بخوێنیەوە هەر سوورەتێک قورئان فێربوونی زۆر ئاسانە خوا زۆر ئاسانی کردووە باوەڕتان هەبێ بەس جوزی ئەمە بەڕەوانی بخوێنە وەڵی فێر دەبی دایکی محەممەد ئێستا ئەم هەموو سەنتەری فێربوونی قورئان هەیە ئەم هەموو خوشکە باشەمان هەیە خوا جزای بە خێریان داتەوە لەو ڕێکخراوانەی کە زۆرن لە هەموو شار و شارۆچکەیەکان جەنابەت هەوڵ بدە بەس جوزئی عەممە لای مامۆستایەک بخوێنە بە ئەحکامە تەجویدیەکانەوە مامۆستا لێت بپرسێتەوە یەک جوزئی عەممە یان تەبارەک بخوێنی دڵنیام پێویستیت بە مامۆستا نابێت چونکە تۆ خۆش شارەزای قورئانت هەیە غەڵەتەکانت نابن واتە پێویستە هەوڵی فێربوون بدەیت جایان لە ڕێی قەڵەم قورئانەوە یان لە ڕێی گوێگرتن لە مۆبایلەوە بەڵام باشترین شێوازی فێربوون دانیشتنە لە بەردەمی مامۆستادا مامۆستاکە ڕاستەوخۆ قسە لەگەڵا بکە و پێت بڵێتەوە هەڵەکانت بۆ ڕاستکاتەوە
بە خوێندنی جوزئێک دۆ جوزە 28ەکەی کە پێویستیت بە خوێندنی ناوێ و هەر خۆت بە جوانی بەسەر یازاڵ دەبی و غەڵەتەکانن نامێنن ئینشاءڵڵا دایکی محەممەد زیاتر لە خزمەت قورئاندا بە. ئەڵێ لە نوێژەکاندا زاکیرەم تەواو نەماوە کەم و زیاد دەکەم. ئەو کەسانی کەوا زاکیریان تێک چووە چوار دەنکە فاسۆلیادانە بۆ نوێژی نیۆڕۆ، چوار دەنگ فاسۆلیادانێ ڕکاتی یەکەمت کرد ئاوا لەسەر بەرماڵەکە دانەیەکیان بخاولاوە، ڕکاتی دووەم کرد دانەیەک بخاولاوە، ڕکاتی سێمت کرد دانەیەک، ڕکاتی چوارەم بەو شێوەیە. مەغریب سێ دەنگ فاسۆلیا سێ دەنگ نۆگیان هەشتێکە دایدەنەی دانێ بە دانە لایدا لە کاتی سوزدەکە دانەیەک بخاولاوە، ئەین تۆ ڕکاتێکت کردو مەیج گونابار نابی و شەیتان زەفەرت پێ نابەوە تووشی وەسواسە و دڵناڕەحەتی ناکە. ئەوە ڕێگایەکی شەرعیە و ئیشکالێکی لەسەر نییە. ئەڵێ جن لەچێتە لەشی مرۆڤەوەیان نازانیان لەسەرەوە ڕازیاییان هەیە، بەڵام ئێمە دەبێت خۆمان وریای خۆمان بین. بەخوا هەر کەسێک ئیمانی بەخوای پەروەردگار قایم بێ ومن يتوكل على الله فهو حسبه، هەر کەسێک پشتیوانی خۆی بەخوا قایم کا خوای بەسە. واللهی دڵنیاتان دەکەم بەڕێزان یەقینتان هەبێ، یەقینی ناودڵی خۆم ئەوەندە مەزبوطە پێویستیم بەوە نییە کەس قەناعەتم پێ بکە. هەر کەسێک دوای نوێژی بەیانیان سێجار سوڕەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ، کاتێ ئێواران و کاتی خەوتن سێجاریان بخوێنێ بە عمری خۆی جنۆکە و شەیاتینی زەفەری پێ نابە. ئەوە تۆ مەحفوظ و مەحروسی قەت ئەوانە ناتوانن تەداخل بکەن. هەندێک زانایانی ابن تەیمیش ڕەحمەتی خوای لێ بێ لەسەر ئەوەیە کە جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوە قەولی زانایانە، بەڵام ئەوەی کە من تێگەیشتم و لە قورئان حاڵی بوو بم نەوەڵام جنۆکە نایەتە لەشی ئێمەوە، بە تایبەتی ئیمانداران و خواناسان. اینجا نازانم جنۆکەیە بەڕێزان عەقڵی خۆمان با بخەینە کار. باشە بۆ جنۆکە بەس بۆ خەڵکی فەقیر ئازایە، باشە لەم شاری هەولێر و سلێمانی و ئەوانەدا ملیارلەری دۆلارمان هەیە، ئەرێ قەتتان بینی و ئەمانە کێشەی چوونە جنۆکەیان هەبێ، ئەرێ لەو هەموو ئەوروپایە بگەڕێن کەس جنۆکە بدەچێتە لەشیانەوە، ئەی بۆ جنۆکە ناچێتە لەشی ئەو سەهیۆنیە زاڵمانەی جوولەکە کەچی بە موسڵمانان دەکە. هەرچی دەگەڕی لە گەڕەشی فەقیردا لە خانوویەکی 100 مەتریدا کە 4 ڕۆژ ئاوی نییە، 10 سعات کارەبای هەر نییە بە مۆلیدە نەڕۆهڕ مێشکی چووە، بەس جنۆکە بۆم شوێنە پیسانە ئاگادار بۆم خەڵکە فەقیرە کەواتە بە عەقڵمان بکەینەوە. ئاوی گەرمت ڕشتووە وەڵا جنۆکە دەستی لێوەشاندووی، ئەی باشە بڕۆ لەو هەموو هۆتێلانە ئەو لە 100 پلەدا غەسالەیەک دەکڵێ کە جل دەشوە، ئەی باشە دەڕژێتە ناوینەوە، ئەی بۆ کەسی نەسووتان. بە عەقڵمان بکەینەوە بەڕێزان، ئەمە دینە دینی عەقڵە. بسم الله الرحمن الرحیم لە هەر شتێک کرد پشت و پەنات بە ئەڵڵا بوو، یعنی خوا نەعوذ بالله ناتوانێت تۆ پارێزێ. جنۆکە زاڵ دەبێ بەسەر ئەمری خوای پەروەردگارە نەخێر. ئەوانەی کە ئیمانیان لاوازە، ئەوانەی عەقڵی خۆیان لاواز دەکەن، جا هەندێک بەناو مەلا، هەندێک بەناو مەلاش کاکە ئێستا لە کوردستانە نانیان کەوتۆتە ڕۆنەوە، هەر چی بچێ بۆ لای ئەڵە جنۆکە لە لەشتایە، جنۆکە دەردەکا و دارکاری دەکا و پێی دەچێشێ و دەڵێەوە هاواری کرد و جنۆکەکە قسە دەکا. وەڵی ئەوانە باوەڕتان هەبێ ئەسڵ و ئەساسی نییە، بەداخەوە ئەوە تەنها سوئی استفادەیە لە فەقیر حاڵی میلەتی کوردی موسڵمان. خوا ڕەحممان پێ بکە، خوا لە شەڕانیەکان و لە شەڕی شەیاطینی ئینس و جن خوا بمان پارێزێ، ئامین. کاکە فەخرەدین وەکو دوا پەیوەندی دەڵێت دا 32 ساڵە هاوسەری گیریم کردووە، 10 ساڵە بەداخەوە خێزانم لە ژوورێک، من لە ژوورێک دایمە شەشەو بەرەمان هەیە، 4 کوڕ و کچێکمان هەیە، حەمد و سەنا بۆ خوا. کاکە فەخرەدین عەرزم کردیەوە تا خۆشت دەڵێ خێزانت دایمە بێتاقەتە، حەز بە دڵتەنگی دەکا، بە قەلەقی دەکا، ئافرەتێک کاتێکە ئامادە نەبوو لەگەڵ پیاوەکەیدا بخەوێ لە ژوورێکی ترخەوە، دوای ئەوەی کە خاوەنی 5 منداڵە ئەوەی یەقینت هەبێ دەرونی نەخۆشە. تۆ دوو ڕێگال لەبەرە، ئەگەر بە زمانێکی شیرینیان کچەکەت و کوڕەکانت قەناعەتی پێ بکەن کە بچنە لای دکتۆری دەرونی، بەڕاستی من پێم باشە دکتۆری دەروونناسێک، دکتۆرێکی دەرونی بیبینێ، ئامۆژگاری بکە، نەسیحەتی بکە و هەندێک عیلاج و ئەوانە هەیە کە هۆرمۆنی دڵخۆشکردنی مرۆڤ دەیداتێ بە دڵنیاییەوە ئیشاءالله ئیسفادەی لێ دەکات. ئەمە بابەتێکی عیلمی و زانستی و ناتوانین ئینکاری لێ بکرێ. بەڵام وەکو جەنابیشت تەمەن ڕۆیوە دوای 32 ساڵ لە هاوسەرگیری وەخۆش الحەمدولله حەمد و سەنا بخوا 4 کوڕ و کچێکت هەیە، ئیشاءالله شکرانەی خوا بکە، سەبر بگرە. تەمەن زۆری ڕۆیەوە کەمێکی ماوە و مردن لە ڕێگای هەمومانە. بەڵام دڵنیا دەکەم کاکە فەخرەدین ئەگەر تۆ سەبرت گرت، ئارامت گرت، تەحەمولت کرد لەسەر ئەوەی کە خێزانت ئازاری دەرونی و جەستەیت دەدا، تۆ سەبرت گرت، لە لای خەڵک باسی مەکە، لە لای کەسوکارت باسی مەکە، بە چاوی دامەدەوە، سەبر و ئارامی لەسەر بگرە، لە پەنهانەوە دوعای خێری بۆ بکە، دڵنیا بەخوا پاداش دەداتەوە، دڵنیا بە بەهەشت پاداش دەداتەوە.
زۆر بپارڕێەوە لە خوا لە دوای نوێژەکان لە نیوەی شەودا بڵێ یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت من و لەم خێزانم بکەیتەوە. بەڵام ئەگەر بە قسەی کردی بە تایبەتی منداڵەکانیش دەتوانن کاریگەریان لەسەری هەبێ بە قسەیان بکە بە تایبەتی کچەکەت بیبەنە لای دکتۆری دەروونناس. من لەو بڕوایدام مرۆڤ چۆن جستەی ئێستا گورچیلەن نەخۆش بە هیچ عیب نییە، چاوت بێشێ و بچێ لای دکتۆری چاو هیچ عیبەی نییە، دەمودانت ناتەواو بێ بچێ لای دکتۆری دان هیچ عیبەی تێدانێ و پێویستیشە. وەڵڵاهی دەرونی مرۆڤیش ئەواتێک دەچێت ڕژیانەکانی سەر گورچیلە سەر جگەر کەەوە ئیشی منی مامۆستا ئاینی نە دکتۆرە بەڕێزەکان خۆیان دەزانن. غودە بەڕێزان غودەکان تێکچوونی هەر غودە یەک دڵی ئەم مرۆڤە تەنگ دەبێ، قەلق دەبێ، حەزی بە هاوسەری نامێنێ، حەز ناکا لێی نزیک بێتەوە. بەڵام خوای گەورە بۆ هەموو نەخۆشیەک دەرمانێکی داناوە، بەڵکو پارچەیە حەب عیلاجێک دوو قسەی خۆشی دەروونناسێک مامۆستایەکی دەروونناس بۆ ببێتە مای خێر و بەرەکەت. بەڵام دڵنیا بە تۆ خوای گەورە هەموو ساتەکانت بە عیبادەت و بە ئەجر بۆ دەنووسێ ئەگە سەبری لەسەر بگری و دوعای خێریش زۆر بکە. ئێمەش دوعای خێرت بۆ دەکەین کاک فەخرەدین، خوای گەورە پاداشت بداتەوە، خوای گەورە ئیسلاحی حاڵی جەنابیشت و هەموو ئەو خێزانانش بکە کە کێشەیان تێدایە و خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە. بەڕێزان کاتی بەرنامەکەمان تەواو بوو. ومێدەوارم خوای پەروەردگار ئەم وشە خێرانی لێ قبوڵ کردبین بیخاتە تای تەرازوی منیش و هاوکارانی بەڕێزیشم و ئێوەی بینەرانی ئازیزی بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی یەک بە یەکتان ئەوانەی پرسیارتان ڕەوانە کرد، ئەوانەی تەلەفۆنتان کرد، یا ڕەبی خوا لە بەهەشتا بە یەکەوە کۆمان کاتەوە. آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.